لە ناو چەمێکی چۆڵدا دەنگی فڵچە و تەقەتەقی چەکوشی پیاوێکی سەرسپی دەستڕەنگین دێت کە لە دارەکان کەرەستەی تابلۆ ئامێز دروست دەکات. ئەوە گەرچی بوارێکی دیکەی خوێندووە، بەڵام هونەر پەلکێشی ڕاز و نیازەکانی لەگەڵ دارەکان کردووە و ساڵانێکە لە هەورامان لەگەڵیاندا هەڵەکات. خۆم سەناعەم تەوا کردو پیشەسازی بەشی بە، بەڵام ئەلبەتە یەکەم جار من وەکو هیوایەتێک دەستم پێ کرد، بەڵام پاشەوەی کە زانیم بەرەبەرە خەڵک ئیشەکانی منی بەداڵ سام پەرەم پێیە تا کار گەیشتێت. من ئێستا لە بواری تەبان جوانکاری ناو ماڵا شتانێک کە بۆ ناو ماڵ بەکارێن، هەر کەسێ هەموو کەسێک لەسەر خواستی خۆی چی بێ بۆی دروست دەکەم. جەهانگیر کە ساڵانێک دژ بە حکوومەتی بەعس جەنگاوە چەم بە چەمی ناوچەکەی کردووە و هێندە ڕوانی وێتیەدارەکان گفتوگۆی لەگەڵدا کردوون، خەم و سەختی ژیانیشی لەگەڵدا بەش کردوون. ئەو دارەکان زۆر بەباشی دەناسێت، زۆر جاریش نەخشی خەمی ئەوانیش بەوتە و وێنە دەکات. دارەکانی دایکیشی کردووەتە تابلۆیەکی هەڵواسراوی ژوورەکەی. هامسای بێخەبەر فرە گەڵانا دەشت و کۆکەمەر، هامسای پسۆ تۆ هەر نەبۆ خاسا، داخی بێڕەحمی هادڵم ماسا، تۆ مزانینە من جەرگم بڕیان بەچەکەم کۆتەرە و باڵی وەژمەڕیان. باوکم جووتیار بووە، هەڵبەتە هەر لە یەرەق و ئەو شتانێک کە بەکاری هێناوە بۆ جووتکێڵان هەمووی خۆی دروستی کردووە، براکانم دروستیان کردووە. نمونە دایکم مافرەتێک بووە کە زۆر دەستڕەنگین بووە، جازمەکە لە پشمەوەی بینی ئەوە لە 78 خوشکێکم بووە کە یەکەم خوشکم شووی کردووە، دایکم بە هەدیە دایناوە بۆ خوشکم کە شووی کردووە. هەر بەم تەشیانە لە 75 چەندیش لەوە پێشتر بووە، ئەبەم بۆشانە کراوەتەمی هەروەکو یادگاریە گەشتومەتەوە. جەهانگیر دەڵێ دەستم لە هەموو خۆشیەکانی ژیانم هەڵگرت و هاتمەوە هەورامان. خەم و مەراقی هاوردەکردنی کاری دەستی بۆ هەورامان زۆر ئازاری دام. ئێستا کە هاتوومەتەوە بەرپرسێکی حکوومەت نەهاتە لام و پێم بڵێ وەرە با پێکەوە هەورامان بکەینەوە لووتکەی بەرهەمهێنانی کارە دەستیەکان. بەداخەوە تۆ ئەگەر ئاوڕێک لە ڕابردوو بیتەوە، نمونە شارشکەی وەکو شارشکەی تێواڵە، ئەوەی بڵێ ینی وڵاتێکی بچکۆلە بوو لە پیشەسازیە، هەر لە کڵاشەوە، هەر لە دارتاشیەوە، هەر لە جۆڵا و ئەو بابەتانەوە، ینی وڵاتێکی بچکۆلە بووە، بەڵام تۆ لە ڕاستیدا ئێستا هیچی تیا نەما. هەورامان لە ڕابردوودا لە خۆراکەوە بگرە تا جلوبەرگ و پێداویستیەکانی ژیانی ڕۆژانەیان خۆیان بۆ خۆیان دروستیان دەکرد. ئێستا لەگەڵ کاڵبوونەوەی سیما کلتوریەکەیدا کارە دەستیەکانیشی تێدا کەم بووەتەوە و هەورامانیش بووەتە بازاڕێک بۆ ساختکردنەوەی کاڵای وڵاتانی دیکە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەورامان.